تۆکیم بە ئاڵاتەمانەوە چوین بۆ ئەڵایەکی چلمەتیمان دانابوو چین بەرەو کۆلێژی یاسا و ناو جامعا بسڕینەوە ناو زانکۆیە نزیکی بەشێ ناوخۆیەکان هەندێک لە عارەبە شۆڤێنەکان ئاڵای داعشیان بەسەر جلەکانیان بەست کردویان زلی ڕەشیان حاضر کرد و لەسەریان نووسی والله ئەکبەر و وەکو شێوەی ئاڵای داعشیان کردبوو لەگەڵ ئاڵای بەعسیە بەرزیان کردەوە. باشە ڕەهێل ئەگەر پرسێکل وێرە بکەین ئاڵای داعش و ئاڵای بەعسیان هەردوو فەرمیت قەدەغەکرینە یعنی ئالیە قانونیژی هاریکار نەبوو دیسان ئالیە ئێمناهیژی دوان هەردوو بیاواندا ئالیە قانونی و ئالیە ئێمناهیە کەرکووکێ چ پێڕابوون دەرحەقاوان فێرخازانداکردن. بەڵێ ئەزانین چۆنی بوو ئەوان لەسەر جلوبەرگەکانی خۆیان کەوا دلی ڕەشیان پێ بوو تیشێت و شتەکانیان بە سبوغی سپی نووسی بوویان الله ئەکبەر و ئەو شتانیان بەستەوە لەسەر قاتی سێیەمی بەشە ناوخۆیەکان بەرزیان کردەوە. ترکاتیان وەکو مەراسیمەکە ڕەت بووین لەولاوە ئێتر بە بەرد و وا دیارە دوێنێ شەو خۆیان ئامادە کردو بۆ ئەم شتە دەبرێمە 2 ڕۆژ ئەعلان بۆ ئەم شتە بکەین وا دیارە خۆیان ئامادە کردبوو بەرد و شتێکی زۆریان بردووە سەرەوە لەگەڵ شیش و ئەو شتانە ئێتر تێی ئێمەیان گرت قوتابیانی کۆلێژ. بەڵێ ڕەهێل ژمارەوان قوتابیان چەند بوو دیسان ژمارە قوتابیان کورد چەند بوو کوبشار چوین؟ ئێمە ژمارەی قوتابی کورد ژمارەکەمان کەم بوو لەبەرەوە ئەمڕۆ کاتێک چوینە جامیعەوە یەکەم جار ڕێگریمان لێکرا لەبەرەوە زانیان شتێکی واکەین بە تەمای مەراسیمێکین وەکو مەراسیمێکی بەرزکردنەوەی ئاڵای کوردستان بکەین ئێتر لەو حاڵەتەکە هەندێک لە تەلەبەکان ئێتر ئەو بەشەی مابووە بە تقریبا بە 600 نەفەر. بەڵێ ڕەهێل پتر ئێمناهیە کەرکووکێ دەستێک کورداندا کێ ڕێگری کرد؟ والله ئەمڕەکە لە سەرۆکایەتی جامیعەوە بوو بەس ئێتر لە چیوە وابزانم ئەمری وزاریان پێ بوو لەبەرە کتابێک هات وابزانم دوێنێ کتابیان. بەڵێ زارار چنە ڕەهێل زارارێن کوب فێرخازا کەفتین قوتابیان کەفتیم گشتیش هەردوو ئالیا چنە؟ ئێمە زەرەری خۆمان تقریبا 14 بریندارمان هەیە. بەڵێ ئەگەر ڤێڕەنگی بیتن سەرۆکی زانکۆی ڕێگری کرد بیتن و دیسانشی کوالیە ئاڵای داعش و بەعسیان هەردوو قەدەغەکریەت و نابینی ئەو دە ڕاستی بێژین لێکۆڵینەکە قانونی بیت سەرۆکی زانکۆیە خودێ سەرۆکی زانکۆیە و بە پشێلکردنەکە قانونیە بەڵێ سەرۆکی زانکۆ ئەو شتانەی قەدەغە کردو ئێمە چوینە جامیعەوە بۆ موافقەی وتیان کێشە نیە کێشە دروست نەبێت کاتێک چوینە ژوورەوە وا دیارە و عارەبە شۆڤینیانە خۆیان ئامادە کردو لە دوێنێشەوە. بەڵێ ڕەهێل سەرۆکی زانکۆیە کوردە یان عەرەبە؟ کوردە بەڵێ. بەڵێ بەڵێ زۆر سپاس ڕەهێل خەلیل ئەگژ قوتابیان کولیژە قانون الزانکۆ کەرکووکێک و ئەڤروت ناوا شەڕیدا بوویت گەلمەدا بووی سپاس بۆ وان پێزانیان.